زۆر چاکە. کاک دکتۆر هەر لەو تەوەرەیە یەکێکی تر لە بیر و باوەڕەکان لە ناو خەڵکیە ئەوەیە کە ئەڵێ مناڵ ئەگەر مەسەلەن ڕەبۆی هەبوو بە مروری زەمن و بە گەورەبوونی ڕەبۆی نامێنێ. ئایا ئەم شتە دروسە؟ ئەکرێت بەرمەبنای ئەم قسەیە دایک و باو گواز لە کۆنتترۆڵی نەخۆشی ڕەبۆی مناڵەکەیان بێنن و بڵێن ئەوە تەمەنی گەورە بوو تا هیچ کێشەیەکی نەماوە؟ بەتەکید بەخۆی ئەو پرسیارە دوو بەشی هەیە. بەشێکیان بڵێ وایە ئەو قسەی ڕاستە، سەتانەوەتی ئەوانەی کە لە زانستی پزیشکی هەیە، سەتانەوەتی ئەو منداڵانەی کە ڕەبوویان هەیە کە گەورە دەبن لە تەمەنی چەند تا چەند؟ تقریباً عمری هەرزەکاری، ینی پاش 12 ساڵی نامینێ و نامینێ و لەوانەیە نەشگەڕێتەوە. بەڵام ئەگەری گەڕانەوەی هەیە، لەوانەیە لە هەر عمرێک ئەگەری گەڕانەوەی هەبی. بەنسبەت ئەوەی کە دەوازینان لە دەرمان بە هیچ شێوەیە نەخۆش منداڵ بێ، هەرزەکار بێ، گەورە بێ، نابی واز لە دەرمان بینی لە خۆیەوە. دەبی دکتۆری پسپۆر بڕیار بدا ئایا ئەوە دەرمانی پێویست نەمایە یاننا. فلەبەرەوە ناکرێت بە خۆیان بڕیار بدەن. بەڵام وەکو گوتم بەڵێ ئەوە هەیە کە زۆربەیان چاکە بنەوە پێویستیان بە دەرمان نییە، بەڵام ئەگەری گەڕانەوەشی هەیە. زۆر باشە، ئەنێ بێ بەردەوامی لەژێر ڕەچاوی پزیشکی پسپۆڕ بەتاکید ئەگەر هاتوو پسپۆڕەکە پزیشکی پسپۆڕەکەی خۆی بڕیاریدا کە پێویستی بە دەرمان نیە و تاو چابووتەوە تاو و خوانە خۆستەکە نیشانەکانی گەڕاوە سەردان بکاتەوە بۆ بێ هەڵسەنگاندنی لەوە بکرێت. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.